ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر فرۆشتنی نەوت بە شێوەی قاچاق لە هەرێمی کوردستان بە دوواداچوون لەسەر قسەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەکەین کە دەڵێت کوردەکان نەوت بە کۆماری ئیسلامی ئێران دەفرۆشن. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان و بەشێک لە نەوتی کەرکووک لە ڕێگای بۆڕی نەوتی کوردستانەوە هەناردەی دەرەوەی وڵات دەکات و دەفرۆشێت، بەڵام ئاخۆ دۆناڵد ترامپ مەبەستی چ لایەنێکە کە نەوتی کوردستان یاخود هەر نەوتێکی دیکە لە چوارچێوەی دەستەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بێت بە ناوی کورد نەوت بفرۆشێتە کۆماری ئیسلامی ئێران. ئێمە هەوڵ دەدەین زانیاری دروستمان لەم بارەیەوە دەست بکەوت. ئێستا ئێمە لە ڕێگای چەمچەماڵ سلێمانین، وەکو دەبینن ژمارێکی زۆر لە کامیۆنەکان لێرە وەستاون ئێستا بەرەو شاری سلێمانی جوولە دەکەن. ئەمە ڕێگای چەمچەماڵ کەرکووک لەملاوە، ئەم کامیۆنانە لە کەرکووکەوە هاتوون ئێستا بەرەو شاری سلێمانی دەڕۆن. هاتنی ئەو کامیۆنانە کاتێکی دیاریکراو نییە، بڵێن بەس بە ڕۆژ یاخود عەسر یان سبەینە یان شەو. بەپێی زانیاریەکانی ئێمە 24 کاتژمێر کامیۆنەکان بە بەردەوامی نەوت دەگوازنەوە. نازانین ئەو نەوتە چییە، ئەوەندەی دەزانین سوتەمەنیە، نەوتی ڕەشە، نەوتی خامە، نەوتی سپیە، بنزینە. ئێمە هەوڵ دەدەین بە دوواداچوون بکەین، زێدەتر زانیاری وەربگرین با بزانین ئەو کامیۆنانە بەرەو چێ دەچێت. کامەران ئەوەی من بزانم لە کەرکووکەوە تەعمەن لەگەڵ هەر شەعبیە شەریک بوونە، ئەو نەوتیان هێناوە بۆ سنووری سلێمانی، تەعمەن دەسەڵاتدارانی سنووری سلێمانی. مەبەستم ئەوانەی وەکو ئەوانەی کە کەرکووکیان فرۆشت، ئەوانە شەریکن لەگەڵا تەعمەن چیە دەسەڵاتی لە سنووری کەرکووک و سنووری چەمچەماڵا بێ و لەگەڵ هەشتی شەعبی هاوپەیمانیە بێ، ئەوە ئەتوانی بیفرۆشێ. وایە باش تۆ باسی شێوەی بردننی ئەو شێوەی برنی ئەو نەوتە ئەوەی من معلوماتی دقیقم مەبێ سایق تەنکەر هەیە شەوی ملیۆنیەکی وەرگردووە نەفتەی کە بۆ یەک کاروان ملیۆنی وەرگرن نەوتی کەرکووکی هێناوە ئیساچێ ژیراوە داوای تەعبەن حکومەتی عێراقی گردێتی ئەو هاوڵێتی بۆ تەقریبەن دەور 15 شەوە شەو یعنی چەند کامیۆنە شۆفێری وەڵایی قلێکیان من بە دقیق ئەزانم گیراوە. ئیستا داوای 20 دەفتە دۆلاریشی دەکەم خۆی و ئینەکەی. باش ئەوەی ئێستا سەبارەت بە بەو زانیاری کە سوکات کە نەوتەکەیان دەبر لە کەرکووکەوە نەوتەکەیان دەبر. بەڵێ بەر لە کەرکووک پاڵەوتێک لە چ شوێنێ بزەبن نازانم چی باڵگا بەد لە بڵێ لە پاڵەوگەکانی کەرکووکە لەژێر دەسەڵاتی هەشتی شەعبیە لەوێ باریانەکەیان هێنا لە هەنێشی هەبوو لەگەڵ دەسەڵاتدارانی ئێرەیە تەعمەن شەریکن ئەچووە کفری، لە کفریەوە ناهات بۆ کەلار بڵێ بۆ پەرێزخان، لێەوە ئەچووە بۆ خانەقین، لە خانەقینەوە ئەچوو بۆ ئێران. من خزمی خۆمەیە لێەوە بردێتی دەیان کرد. ئێمە هەوڵ دەدەین زانیاری دروست وەگرین سەبارەت بە چۆنێتی فرۆشتنی نەوتی کەرکووک لە ڕێگەی کامیۆنەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران بە دوواداچوونمان کردووە. یەکێک هەوڵ دەدا زانیاریمان پێ بدات سەبارەت بەم پرسە. ئێمە ئێستا پەیوەندی بەو بەڕێزە دەکەین با بزانین چ زانیاریەکی لایە. ئەو ڕازی بۆ قسەمان لەگەڵ بکە بە شەرتێک ناوی نهێنی. بەڕێزەکەم سڵاوت لێبێ باشیت؟ سڵاو لە تۆ.
من کامەران حاج عومەرم لە کوردستان میوچار و پێشکەشکاری باسی ڕۆژ. من ئێستا دەنگ تۆمار دەکەم بە ڕێزەکەم سەبارەت بە فرۆشتنی نەوتی کەرکووک بە شێوەی قاچاق چ زانیاریەکت هەیە؟ بەڵێ کار کامەران ئەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە نەوتی کەرکووک بە قاچاق بە شێوازی تەنکەر ئەنێردرێت بۆ ئێران بە چەند کەسێکیش ئەو ئیشە ئەەکەن کە ئەفسەرن بەداخەوە لە لیوا و فۆزەکانی کە بە یەکێکیان بە ناوی عەقید هەمە حاسلیەوە ئاسایشی کەرکووک بوو، بەناوەکانی کاگیوا خەڵکی شاوشی و قەڵقلەر منطقەی قادرکەرەمە کە ئەفسەرن سەر بە جەتیرۆرن بە فەرمان. باشە تۆ بەڕێزەکەم تۆ کە دەڵێ نەوت چێ ئەو نەفتە دەفرۆشێ؟ ینی تۆ ناوی چەند بەرپرسێکت هێنا چێ ئەو نەوتە دەفرۆشێ؟ بە فەرمانی ناوەڕی شێخ زەنگیە. ینی ئەو بە فەرمانی ئەو نەوتەکە دەفرۆشرێ؟ بەڵێ بە فەرمانی ئەو دەفرۆشێت لە گوندێکە ناوی قەڵخانڵۆ سەر بە ناحیە قادرکەرەمە بە شێوێکی ناساییە. ئەمان شەڕانە سەر ئەو پارەیە لە بینی چەند کەسێکن کەسێکی لە لای کاکۆسەت ڕوتبەی ئامیدە سەد پێشمەرگەی ئەو بە فەرماندەی ئەو بەڕێزە ئامید سوبحی بۆ ڕێگریکردن هێنراونەتەوە منتیقەیە. چۆن ئەو زانیاریانە پشڕاست بکەینەوە؟ ینی تۆ ئێستا دەڵێ ئەمید سوبحی ینی بۆ خۆت بینیوتە ئەو حالەتانە؟ بەڵێ بینیومە چاکیش. باشە ئێستا فرۆشتنی ئەو نەوتە بەردەوامە یاخود وەستاوە؟ بەردەوامە بە شێوەیەکی ناسایی کە ئەوە نییە هەر سەرچاوەیەک ینی دقیقە ئەوە ئەمریکا لەو شتە نیگەرانە ئەو هەموو کەسێک ئەزانێ بەڵام وەکو ناو وەکو تاک بە تاچیانە ناس. پاشەوەی بینیمان لە چەمچەماڵەوە هەندێک کامیۆن بەرەو سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران بەڕێکەوتون. ئێمە لە ئێستا لە دەواازەی گومرگی نێودەوڵەتی باشماخین کە دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی پێنجوین لەم بەرەوەش سنەیە دواتر مەریوانە. ئەمە گۆڕەپانی کامیۆنەکانە کە ئەمانە بە تەواوی ئەو کامیۆنانە چاوەڕێی ئۆکەی دەکەن لەوەی بچنە نێو سنووری کۆماری ئیسلامی ئێران. ئەوانە وەکو خۆیان دەڵێن نەوتی ڕەشیان بار کردووە. ئەم نەوتە دەچێتە کۆماری ئیسلامی ئێران. خاوەن کامیۆنەکان دەڵێن ئێمە دەیبینە سەر بەندەر لەوێوە لە وڵاتانی دیکە ئەو نەوتە بەکار دەهێنرێ بۆ بەرهەمی تایبەت. واتە تاوەکو ئێستاش هەناردەکردنی نەوت وەکو دەبیندرێ ئەمە کامیۆنەکانن هەناردەکردنی نەوتی ڕەش بەردەوام. ولا خەڵک کرماشانم. کرمەشانی؟ بەڵێ چیت بار کردووە؟ وەلا بنزینم بار کردووە. بەنزین؟ بەڵێ. دەیبیتە ئێران؟ بۆ عێراقەوەم. بۆ عێراق. ئەی کە لێرە دەڕۆی چی بار دەکەی؟ لێرە لەوە ئەگەر ڕەش بیبارەکەم ئەگەر نەبێ بەتاوێتم. نەوتی ڕەش؟ بەڵێ بەڵێ. هەموو جار دەیبیت؟ هەموو جارەتم 15 ساڵەتم بۆ عێراقەوە ڕوو. 15 ساڵە تو بازارت لێرەیە؟ وەقەت عێراق. نەوت دەبیت؟ نەوت دەبم بەڵێ. چوویتە کەرکووک قەت؟ هەموو شوێنە عێراقش بووە هەر لە کەرکووکەوە لە پردیت لە خەباتت لە دۆهۆکە سووران. چوویە کەرکووک؟ چوومە بەڵێ. لە کەرکووک هێناوتە نەوت؟ نەوتم بردووە بەڵێ. باشە بازاری باشە نەوتی کەرکووک؟ زۆر باش بوو بەڵێ ئەلان کنێ نەوتی کەرکووک بازاری باش بوو؟ زۆر باش بوو. زۆر باش بوو. خێری بۆ ئێوە هەیە قازانج؟ بەخوا ئەو ساخێرێ زۆر بوو هەل ئێلاندی ئێستا کەم بووە؟ کەم بووە. دۆلار کەم بوو ئێستا؟ دۆلار بۆ ئێران بەرزەوە بووە وەلێ بەس گرانیە بوو. باشە ئەو نەوتەی کەرکووک چێوە دەبن؟ ئەو زمانە خامەمانەوەرد زۆر باش بوو. خامەگە باش بوو وەلا خامەگە قەت بووە بەس ڕەش کەمە. چۆنی باشێ؟ تۆ نەداری؟
لە کەیەکەوە کارە دەکرد وڵی من ماوەی سیانزە ساڵە لەمدا ئیشەکەم 13 ساڵە لێرە کار سمتی بەغاوە ئیشم کردوە تایلا ئەوانە چی دەبن لێرە لە عێراقەوە نەوتی ڕێژ نەوتی ڕەش ئەرە وەڵا ئەو نەوتە ڕەشە پارەیەکی باش دەکات لە ئێران لە ئێران ئاگام لێ نییە لە ئێران ئەڕوات بە لە ئێرانەوە چی دێ لە ئێرانە بنزین دێتەوە و گاز دێتەوە و نەوت دێتەوە ینی چون زۆرەکی باشی بازرگانی هەیە وەڵا زۆر باشە خێری هەیە بۆیەوە بۆ ئێمەی زۆر باش ئەو نەوتەی کرد چۆن دەڕۆی دەڕۆی لەوە خەتی منسوریەی لە بۆ مەساکانی ئیران یەکسەر یەکسەر ڕۆژانە 6,000 بەرمیل لە کەرکووک بار دەکرا 6,000 6,000 بەرمیل بار دەکرا تا مانگەک لەوە پێش بەردەوام بەردەوام زۆر نەو کامیۆنان ئاریشە عێراقی تێدایە ئێرانی تێدا بوو ڕۆژانە دەڕۆی بە زیاتر لە مانگە کە لەگە و قراری ئەمریکای ڕایانگرێت ئێستا تو بۆ خۆت ئەو نەوتت بردبوو لە ئەمن نابە ڕەفیقەکانم هەموو ڕەفیقەکانت بەڵێ قازانجی سۆری تێدا ئەدی بۆ سیارەکان ئەرەوە 1 ملیۆنێک دیناری باشە ئەو نەوتە قازانجەکەی بۆ چێ وەڵی ئەوەی دەیفرۆشی ئەوەی بەس نەفتی کەرکووک ئێستا ساحبی نیە هەر کەسێک لە خۆی نەوتی کەرکووک هەر کەسە بۆ جوفان میلی شیعەکانەوە دیارە ئەوانە جەماعەتی عامڕی دایان برد لەگەر ئەو جەماعەتی ڕێککەوتنەوە کەم زەمان ئەو جەماعەتانەوە کار بەدەست کوردن بڵێ کورد و کوردن لەگە عامڕی پێکەوە نەوتی کەرکووک عاشتی شعبی بەڕسمی خۆیان سەرپەرشتی دەکەن سێتەرەکانی وەستانیان نەبوو بەبێ وەستان تا منزوریە لە منزوریەوەش لۆ خاشی خوڕم ئابات و ئەودا خوڕم شار و بەخۆیان لە ئێرە برادەر زۆر بوو ئارێ وەڵا هەرۆڵا یان ئیسفادەشی باشێ لە بەرەوەی نەفتەکە بێسپارەیە چەندیان قازانج دەکرد ملیۆنە کونیویان دەدانێ لە عدودیش دریارێکیان نەدەدا ئێران لەبەر ئەوەی ملیۆنە کونی و بۆ یەک کامیۆن بۆ یەک کامیۆن بەڵێ لە مێژوە و تیجارەت ئارێ 6 مانگ 7 مانگ بەردەوام دەمی عبادیەوە بەتەسەوڕی تو چەند نەوت فرۆشراوە والله ئەوزە ئەمن بەتەسەوڕی تو ئەدە ئیسابی کە لە پاش 16 ئۆکتۆبەر لە دوای 16 ئۆکتۆبەر بەردەوام نەوت بەردەوام هەر کامیۆنێک چەند لەتر 150 بەرمیلی دەگرێت 160 50 60 گوتت ڕۆژانە چەند 6,000 بەرمیل 6,000 بەرمیل لە 400 تا 500 سیارە دەڕۆیە لە کەرکووکەوە بە شریکی هادی عامری و بەشێک لە کوردەکە بەرێ بەشێک لە کوردەکە نفتی کەرکووک زۆر بە قاچاک دەفرۆشە دەبرا بەزەمە خۆم نەمبردووە برادرت هەبوو بەێ برادرمە برادرت هەبوو بەێ چەندیان وەردەگرت لای سەفرەی داژوەرەقان بۆ دەما ئەی حەشتی شعبی لەوێ کوڕێگەی دەدا ئەو اتفاق وەرە بینی خۆیان اتفاق ئازادەیە بەێ ئازادە نەوت بڕوە بەێ هیچ کێشە هیچ نەبوو کێشە نەبوو لە کەرکووکەوە لەو چێ دەچوو لۆ بلدۆکتۆر ناو ئێرە ناو ئێرە ناو ئێرە بە چ ڕێیەک دەڕۆی بەڕێی سەرپش زەهاب و ئیسلام ئابات و حمێل و گۆدەشت و بلدۆکتۆر چەند سعات ڕێبوو پێش سعات ڕێگای 5 ساعت بەێ ڕێەکە ناخۆش نەبوو نا ناخۆش نەبوو هیچ بڕارێکی تازە دەرچووە سەبارەت بە قەدەغەکردنی کاڵایەک لێرەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران لەلایەن حکوومەتی عێراق لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ بڕارێکی تازە لەسەر ئاڵوگۆڕ یاخود قەدەغەکردنی بابەتێکی دیاریکرا و بۆ هاتنیا بە ڕۆشن بە هیچ شێوەیەک هیچ ئاڵوگۆڕێک ڕوونیاوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغاو باش سەبارەت بە چوونی کاڵەکان لە هەرێمی کوردستانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران بە دقیقی چی دەڕواتن بۆ کۆماری ئێمە ڕاستەکەی ئەو بابەتانی کە ئاڕوا بابەتێکی زۆر نین لەبەرەوەی ئێمە پیشسازێکی پێشکەوتی و تۆمانی شت بنێرینە دەرەوە ئەو بابەتانی کە ئاڕوا زیاتر کەنزا لە کارکەوتوەکانە ئەوانەی کە لە ئێمە سوودی لێ وەرناگیرێ بەڵام جارێک کاکرێتەوە پیشسازی پێستەی خاو و زایدەن بەرهەمە نەوتەکانە بەرهەمە نەوتێک ترام دەڵێ کوردەکان نەوت دەفرۆشن بە ئێران مەبەست پێ وایە ئەو بەرهەمە نەوتیانە بێت کە ترام باسیەوە دەکات من ڕاستەکەی نازانەوە مەبەستی بە بەڵام ئەو بەرهەمە نەوتیانەی کە لای ئێمەوە ئەڕوا بەڕاستی ئەو پاشماوەی ئەو پاڵاوگەکانی هەرێمی کوردستان کە لای ئێمە ناتوانین سوودیان لێوە بگرین بۆ نمونە هەندێک پاشماوەی نەوتی خاڵمان هەیە کە لە پاڵاوگەکانی بازیان یاخود کەڵگە هەر پاڵاوگەشتی ڕاستمی هەرێمی کوردستان کە وەزارەتی سامانە سروشتەکان ڕێگا بەڕۆشتنی
تا ئێستا لە مەرزینی و دڵتی باشماخ بە هیچ شێوەیەک نەوتی خاو نەڕۆشتۆتە دەروێ هەرێمی کوردستان بۆیە لەو باوەڕێم تەنها بابەتانە ئەڕوات کە سوودی لێوەرناگیرێ ئەمە یەک دووش بەپێی ئەو زانیاریانی کە ئێمە هەمانە هیچ جیشێک لەم بەرهەمانە کاتێک تەنها ڕێگەی ئێران بەکارهێن بۆ چوونە دەرەوە جینا ئێران پێویستی بە بەرهەمانە نییە و نایان کڕێت بە پێچەوانەوە ئەمانە ئەچنە بەندەرەکانی ئێران لە وەجاریشکە لە ڕێی کەشتیەوە بار ئەکرێتەوە چێتەوە بۆ وڵاتان. باشە تاوکو ئێستا هیچ بڕیارێک هاتووە لە هەولێرەوە یاخود لە بەغدا لەوەی هەناردەکردنی ئەو بەرهەمە نەوتیانە قەدەغە بکرێت نەخێر بەی شێوەیە هیچ بڕارێکمان پێ نەگەیشتووە ئێمە پێشتر چۆن کارمان کردووە بە هەمان شێوە کارەکەین بەڵام لە دوایەوەی کە سزاکانی سەر ئێنران بە تایبەتی سزاکان قۆناغی دومی دەست پێ کردووە هەناردەکردنی بەرهەمە نەوتەکان لە مەرزینە دڵتی باشماخەوە یەکجار کەم بۆتەوە کەم بۆتەوە ماڵە تەسیری کردووە بێگومان کاریگەری زۆر گەورەی هەبووە و زۆریش کەم بۆتەوە توانین بڵێن ڕێژەی لە 125 جاران بەرهەمی نەوتی لە دەوازەی نەوتی باشماخەوە چێتە دەرەوە. باش ئەو کامیۆنانەی کە لەوێن دەرێ وەستاوە وەکو باستەوە کرد بەرهەمی نەوتین ئەمانە ئێران بۆ خۆی بەکاری نایێنێت دەچێتە دەرەوە. بەڵێ هەروەک باسم کرد بە پێزانێرەکانی ئەمە مەچنە بەندەرەکانی ئێران یا بەندەر ئیمام یاخود بەندەری لەنگە. سەبارەت بە نەوتی کەرکووک ئێستا نەوتی کەرکووک چی بەسەر هاتووە دوایەوەی حەشدی شعبی کۆنتترۆل و کەرکووکیشی داگیر کرد. سپاس بۆیەوە سپاس بۆ بینەدانیش دوای 16 ئۆکتۆبەر وەگەزانن کە پێشتر لە ڕێگەی بۆرەکەی هەرێمی کوردستانەوە بەشێکی زۆر لە نەوتی کەرکووک هەناردەی دەرەواکرا دوای 16 ئۆکتۆبەر ماوەیەک وەسێندرا بڵان لەم ڕێکەوتنەی دوایە کە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقا کرا و وەزارەتی نەوتی حکوومەتی فیدرالی بڕیاردرا کە ئەو بەشەی کامێنێتەوە لە پەڵێوگاکان لە ڕێگەی بۆرەکەی هەرێمی کوردستانە بچێتە دەرەوە. باشە کاک ئەحمەد باس لەوە دەکرێت لە دوای 16 ئۆکتۆبەر بەشێک لە گروپی حەشدی شعبی ینی بە شێوەی قاچاق نەوتی ڕەوانەی کۆماری ئیسلامی ئێران کردووە ئەمە هەتا چەند ڕاستە؟ ئەم پێم وایەوە وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقا و گرێبەسەی لەگەڵ حکوومەتی ئێران ناکردبوو بۆی کە بڕێک لەو نەوتە بدرێ بە ئێران بەڵام دوای ئەوەی کە مەسلەی حەسار کەوتە سەر ئێران ئەوە بە ئەمرێک وەسێنرا خۆتان و هەموو هۆکانی ڕاگەیاندنەوە ئەعلان کرا کە نەوت بۆ ئێران هەناردەکردنی بۆ ئێران ڕاوەسێنرا بەڵام دوایی ئەگەر بە شێوەی قاچاق لێرە و لەوێ خەڵکیکە بردبێتی وای نازانم بەڵام بە شێوەی فەرمی نەوتی کەرکووک بۆ ئێران ڕاجیدا. باشە دیاردەی قاچاق لە دوای 16 ئۆکتۆبەر هەبوو یاخود نەبوو؟ ئێساش بەردەوامە قاچاق بنبڕ ناکرێت لە شەر نییە لە کەرکووکە لە بیرەک نەوتەکانی کەش هەتا لە ئەوانەی هەرێم لە شوێنەکانی کە قاچاق هەر بەردەوامە گەر قاچاق نەبێ زیاتر لە 150 کۆمپانیای پاڵێوگای نایاسایی هەیە لە چۆ نەوتی خاوەرەگرن و ئەی پاڵێون بە تاکید ئەوانە زۆریان لەسەر نەوتی قاچاقش ژێنەوە چە قاچاقش دیارە نەوتێکە کە گەندەڵی تیاکرێت لە ڕۆبەرهێنان بێ یا لە کاتێکا بێکە لە بیرەکانی حکوومەتی عێراقیە شوێنەکانی ترەوە بە قاچاق گەنە ئەو پاڵێوگایانە. باشە لە دوای 16 ئۆکتۆبەر دیاردەی قاچاق ینی بە قاچاقبردنی نەوتی کەرکووک زێدەتر بووە یاخود کەمتر بووە ینی لە پێش 16 ئۆکتۆبەر ئەو دیاردە هەبوو ئایا ئێستا زیاتر بووە؟ پێم وایە ئێستا زیاتر بووە چونکە ئەو شوێنانەی کە ڕۆژانە باسەکرێت دزی لێوە کراوە بۆریشکاوە یا لێ ئەڕاتە دەرەوە یا ئەو تەنکەرانی لە سەجادەکانە بینرێ ئێستا دیاردەی دزیکردن لە
بواری نەوتە هەیە ئیترجا زۆر و کەمەکەوێتە سەر ڕۆژانەی ئەو بڕێکە ئەبرێ چێ باوچۆنێ باچووکە تێکڵاوە بێ لە ئەوانەی کە بە شێوەیەکی دیاردا لەسەر جادەکانیان بیری و تەنکەرانە هەندێکە تەنکەر یاساین ینی بۆ قەیوانیا بۆ کەلک نەوت نەقڵەکەن بە تەنکەرە ڕاخوانێکی بە بۆری ناڕوە یا حتا بۆ بەغدا بە تەنها بۆ بێژی بە بۆری ڕوا بۆیکانێکێکە بە تەنکەرە ڕاتەعاان بێگومان ئەوانەش ئەگەر قاچاقان تێکڵاو بێ تۆزیە قورسە ئەگەر کۆنتترۆلێکی تەواوی هێزانامنەکان نەبێ ڕەنگە قرس بێت لێجاکەیتەوە کامیان فەرمیە و کامیان نافەرمیە یان کامیان قاچاقە. باشە کاک ئەحمەد بەو پێی ئێوە نوێنەری خەڵکی کەرکووکن ینی بەرپرسیارەتی بە دوواداچوون لەسەر ئەم کەیسەش بێگومان کردوتانەوە ئێستاش دەیکەن چێ ناوانەی نەوت بە قاچاق دەبن لە کەرکووک؟ من پێم وایە ئەوە مۆزوع لەبەرەوەی کە ئێمە ئەنجومەنمان پەچ کەوتووە بەداداجگەمان زیاتر شتێکەوێتە سەر شتی کەسی یا هەوڵدانێکی تاگلایەنانە ئەوە نیە ئەمە بە فەرمی بتوانین ئەنجومەنمان هەبێ لێکۆڵینەوەی ورد لەو مەسەلەیە بکەین و داوا بکەین بەرپرسەکان بانکەین ئەنجومەن ڕاستەخۆ لێیان پرسین ئەم بە قاچاق بردنە چێ ئەیکا و چێ ینی تاوەکو ئێستا نازانن چێ ئەیکا حکومین لایەنی غێری حکومین و دز و جەردان داعشە چێە ئەم کاراکایمە لەبەرەوەی ئەنجومەن کارانیە باشە ینی تاوەکو ئێستا بەڕێزکا ئەحمەد تاوەکو ئێستا نازانن ئەوەی ینی نەوتی کەرکووک بە قاچاق بێنێ و دەبا نازانن چ لایەنەکە و چ بەرپرسێکە؟ ئەگەر بزاندرایە دەوایە دەزیر بکرێ و درایە دادگاکان لە چۆر بزاندرێ. باشە ئەی سەبارەت بە قسەکەی ترام خوێندنەوە چییە کە دەڵێ کوردەکان نەوت دەفرۆشن بە ئێرە؟ نازانم من هیچ بەڵگەیەکم لا نییە ئەو دیارە ترەمپ ئەو سەرۆکی ئەمریکایە دیارە هەندێک زانیاری هەیە لە خۆیەوە قساکە بەڵام من هیچ نەمبیستوە لەو کاتەوە کە بڕیار درراوە حکوومەتی عراق نەوت بە بەغدا بە ئێران بفرۆشێ کە بڕیاری ڕاوەستانی دراوە لەو ساوە نەمبیستووە بە شێوەی فەرمی بنێردرێ بڵان قاچاق چی فرۆشێ نازەمە بێ لە قاچاقچەکان پرسی لە چۆ نۆتاهێن و بچون چۆنێکیە. باشە پێت وایە ینی لایەنێکی کوردیش تێوە گلابێت لەم مەسلەی بە قاچاق بردننی نەوتە کاک ئەحمەد کە ئێمە گرینگە خەڵکی کەرکووک و خەڵکی تەواوی کوردستانیش لەو مەسەلانە ئاگادار بێت. من هیچ بەڵگەیەکم لانیە هیچ بەڵگەیەکم لانێ تەنها ئەوانەی کابینی لێرە و لەوێ خەڵک باسی مۆزوعانەکە بەڵام هەندێشت هەیە بەدزێ کرێ بڵام خەڵک باسەکرێ کە باسش کرا دیارەوە وجودی هەیە بین بۆریەش چیە بۆ بۆریانی ئاشتێن یانی دیارە لەو بۆریانە کە ئاشتێنرێن دزیە لێکرێ بین ژمارەیەکی تەنکەری زۆر لەسەر جادەیە بینرێن کە بە تاکید زۆر لەوانە تەنکەرێک نین کە نەوتی یاسایی بگوازنەوە بۆ شوێنێکی دیاری کراوە تێکڵاوی ئەو ژمارە تەنکەرە زۆرابن کە نەوت بۆ پاڵێوگاکانە چکە لە کەرکووکەوە بە هەر چوار لایە نەوتە ڕوا بە تەنکەر بۆ پاڵێوگاکان بۆ کەلک ڕۆژانە 100,000 بەرمیل بە تەنکەرە ڕوا بە ڕێگەی هەولێرە ڕوا بۆ سلێمانی بە هەمان شێوە بۆ 30,000 بەرمیل بە ڕۆژانە ڕوا بۆ بەغدا بە هەمان شێوە 20,000 ڕوا ئەمانەگە حسابکەی ڕۆژانە چەند تەنکەر دەرەچێ ئەگەر چەند تەنکەرێکی دزیشی تێکڵاو بێ ڕەنگە ئاسان نەبێ بۆ خەڵکی ئەتیادی لێ چکاتەوە تەنها ئەوەی منێتەوە هێزانامنەکان تا چۆ هاوکارن لەوەی کە ئەو خەڵکانەی کە بەدزی نەوت دزن ئەیبەن لە هەر جێگایەکی فرۆشن دەستگیریان بکەن و پێم وایە ئەگەر وا بێ ئاسان نییە بۆ کەسێک ئەگەر پشت و پەنای زۆر قایمی نەبێت بتوانێت نەوت لێرە بنێرێ بۆ دەرەوە یا بۆ هەر جێگایەکی. لەم بە دوواداچوونەدا بۆمان دەرکەوت قسەکانی ترام سەبارەت بە فرۆشتنی نەوت لەلایەن کوردەکانەوە بەهۆی درێژی سنووری هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ ئێرانەوە وا دەردەکەوێت مەبەستی ئەو نەوتە بێت کە بە شێوەیەکی قاچاق
لەلایەن گروپێکی کوردی و چەند گروپێکی دیکەی حەشدی شعبی کە نەوتی کەرکووک بە شێوەی قاچاغ لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە ڕێگەی کامیۆنەکان و لە ڕێی دەواازەی خانەقین ئێران و چەند دەواازەیەکی دیکە بە شێوەی قاچاغ ڕەوانەی کۆماری ئیسلامی ئێران کراوە بۆمان دەرکەوتووە تەواوی ئەو بڕەپارەی کە بە شێوەی قاچاغ نەوتی لێفرۆشراوە پارەکەی چۆتە گیرفانی بەرپرسانی ئەو گروپانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەموو شێوەیەک لەم فرۆشتنی نەوتە بە قاچاغا لی بێبەریە تا باسێکی دیکە و دیدارێکی دیکە بەخواتان دەستێت.